Well, I think he's literally out of moves. He's trying all of these different desperate actions. But the fact is, ژەنەڕاڵ دێڤید پاتریۆسی بەڕێوەبەری ئاژانسی هەواڵی پێشووی ئەمریکا لەبارەی ئاڕەشەی بەکارهێنانی چەکی ئەتۆمی لەلایەن رووسیاوە ڕایگەیاند کە ئەمریکا لە چوارچەوەی پەیمانی ناتۆدا وەڵامی توندی رووسیا دەداتەوە و تەواوی هێزەکانی رووسیا لەسەر خاکی ئۆکرانیا قڕ دەکات بە نیمچە دوورگەی قڕمیشەوە. ڕۆژنامەی لۆفیگارۆی فەڕەنسی بە ئاماژە بە دیمانەکەی پاتریۆس لەگەڵ کەناڵی ABC ئەمریکیدا لە زمانی ناوبراوە گواسوویەتیەوە و دەڵێت هەموو کەشتیە ڕووسیەکانی دەریای ڕەش تێک دەشکێنرێن چونکە بەکارهێنانی چەکی ئەتۆمی بەی شێوەیە قبوڵکراو نییە. ناوبراو ڕایگەیان بە ناوی فەرمی ئەمریکاوە قسە ناکات بەڵام لە بێهیوایی گۆڕەپانی جەنگەکەیدا لە ئۆکرانیا کە ناتوانێت لە زەلکاوەکەی خۆی ڕزگار بکات ئەوەی بە دوور نەزانی ڤلادیمیر پوتینی سەرۆکی رووسیا خۆی تووشی هەڵەی گەورە بکات بەڵام ئەوەی ڕاستیە نە هەڕەشە و نە سەربازگیری یەدەگ و نە ئاهەنگی لکاندنی هەرێمەکانی ئۆکرانیا ناتوانێت ناوبراو لەو دۆخە خراپە ڕزگار بکات. ئەم وتانە لە دوای چەند ڕۆژێک لە وتارەکەی پوتین دێت لە ئاهەنگی واژۆکردنی لکاندنی هەرێمەکانی لۆهانسک و دۆنێسک و خێرسۆن و زاپۆرۆجیا کە ڕایگەیان هەر هێرشێک بۆ سەر ئەو ناوچانە بە هێرشکردنە سەرخاکی رووسیا لێک دەدرێتەوە. ئەوە ژەگەری بەکارهێنانی چەکی ئەتۆمی هێنایە گۆڕێ. ژەنەڕاڵ پاتریۆس ئاماژەی بۆ کرد کە ئەگەری بڵاوبوونەوەی تیشکی ئەتۆمی و گەیشتنی بە یەکێک لە وڵاتانی ئەندامی ناتۆ بە پێی مادەی 5 پەیماننامەی باکووری ئەتڵاسی بە هێرشکردنە سەر هەموو وڵاتانی ئەندام لێک دەدرێتەوە بۆیە وەڵامدانەوەی ناتۆ حتمی دەبێت. هەر لەو چوارچەوێدا ژەنەڕاڵ مارک هێرتلینگ فەرماندەی پێشووی هێزەکانی ئەمریکا لە ئەوروپا لە دیمانەی تۆڕی میدیایی CNN ئەمریکیدا ڕایگەیاند ڕۆژ لە دوای ڕۆژ بژاردەکانی بەردەمی پوتین لە ئۆکرانیا بەرتەسکتر دەبنەوە و تایبەتی دوای شکستەکانی خارکێف و ئازادکردنەوەی شاری استراتیژی لیمان کە دەکەوێتە ناو سنووری جوگرافی دۆنێتسک کە رووسیا بە فەرمی لکاندوێتی بە خاکی خۆیەوە. هێرتلینگ دەژڵێت پوتین توانای بینینی واقعی لەدەستداوە لەبەرەوە ناتوانێت لە ئۆکرانیا مانۆڕ ئەنجامدا بۆیە هەوڵدانی بۆ لکاندنی ئەو ناوچانەی خۆرەڵاتی ئۆکرانیا وەکو نیشاندانی سەرکەوتن لە جەنگدا جگەل لە خەیاڵ پڵاوی شتێکی دیکە نییە چونکە هەروەکو لە گۆڕەپانی نێودوڵەتیدا ئیدا نەکراوە. هێزەکانیشی لە گۆڕەپانی جەنگدا شکست خواردون و ئابوووریەکەشی تووشی پاشەکشە بووە تا ئەمڕۆژ هیچ یەکێک لە ئامانجە سیاسی و استراتیژی و سەربازیەکانیشی دەسەبەر نەکردووە کەواتە ناوبراو بە تەواوی لە واقعدا بڕاوە و نازانێت چی دەکات.